باشی ضعفمان كيارا سپاس دەکەم ناوی بەڕێزێ يوسف کاک یوسف نا يوسف ئەڵە پێم بڵێ کاک یوسف وەر بڵێ یوسف نا من لەبەر ڕێزی سەرچاو. خۆت وا دەڵێم بڵێ. بەڕێزی لە لای من سپاس دەکەم. بۆیە پێ دەڵێم کاک یوسف مەمنونم. سپاس دەکەم باشمە لای ئەو برادەرێشت سڵاو لێبێ سرسرم سرچاو چاو خۆش بەلای بەڕێزە خليل کاک خەلیل بەچی ئەستەرقاڵن کاک خەلیل والله ڕۆژانە بيعيش ديني كان له خمان هواران والله بێ والله ئیشن سوينان بإيش وخريجين چه ئیشێک دەکەن والله إشي يعني وكل يعني اما كارمدي حكومة نين بەڵێ ئیشی ئەهلی دەکەن بەڵێ زۆر باشە لەشتان ساغ بێ مهمەوەیە شتێکە بە خۆدانی پێوە سەرقاڵکەن ڕۆژانە لەشتان ساغ بێ ئەی کاک یوسف أمان بەڵێ هەموو تا بەیەکەوە ئیشەکە أمان إيشي ما يعني الطيور وشتوايا بريشكو ويلكو بلى. ئیشی تەیر و بابەتی باڵندە دەکەن نا بالندري نا بالندري داري من ئەوە کاک یوسف دەیە بخاتە پاقلەکەوە یەکەم جار ئەڵێ ئەوە گەندێڵە نا ئەوە نییە نا مريشك بجملة بەڵێ يعني 100,000 50,000 دكرين بجملة دفرش دەی لەشتان ساغ بێ بەڵێ أمريكي سنجل دەی لەشتان ساغ بێ ئیشەکەتان قورس نییە نبو خوي والله لا بطالي هم رجل رينا ئیشەکان لە ئاسانی زوزویە بێ تلفونات وشتوا وا دەی لەشتان ساغ بێ كرسي هذا يعني واي، هم هم إيشك شيء شكني أسان بيه واي، هر كسك إشي خوي خوش بيه تندبي بو تواوي بيكا وای ڕاستە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن لەگەڵ پرسیار و وەڵامات چۆنن شارك أنا سؤالك ئەگەر ئازای سوالەگە کا یوسف پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات بەڵام ئەگەر نەیزانن قارد ديني وەڵا پارەم ناوێ بە سەرهادێکی خۆش بێ بۆ سەرچاو، باسکار سەرچاو. منتان خۆش نیە گۆرانێکم بۆ بڵێن من با هيت بس ببي موسيقى قرينا وەڵا بۆ جا چی بکەین ئێستا ئەو جەماعەتی میوزیکسیانانە لەکوێ بێنین هيتان بينا رجعنا نايلة باشە مامۆستا یان پرسیارەکەمان ئەوەیە کام ئاژەڵە ڕۆژانە تەنها نۆ خولەک دەخەوێ نخلق نۆ خولەک دەخێ تۆ ئایدی باڵندەی و ئایدی حیواناتە لك شو صلي ولا نخلق عزان نازانی نعم لما زالي شكي خوم عند الزاني بس لو نازل بەڵێ ئەگەر ئاسانکاریتان بۆگەم هەر نایزانن كيف زەرافە ايه شەمشەمە کوێرە ايه کونە پەپوو لا شمشمة كوريز يا ترمانيا وەڵا شبكة هم بخوتن دبعت لا لا شمشمة كوريان ويساقا لا 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 من داي ناسم شەمشەمە کوێرە ناخەوێ سەگە صحيح اخوي ولدك يا کا مزونيا یوسف دەیەم ئەوە قسە خۆشی بس ده ماله رجعان لقصة كان من بتودنا لا دري آخر لەگەڵ ڕێزم بەس بەسێ پیاوە لە ماڵەوە ڕمۆچە بەس کێدەن ئەو نبا ڕەکەەکانی قرآن پێگەن لا ويش ده ترسم والله ده ترسم لە ماڵەوە هر دەترسێ خوا ما بس قصينا كراضي بيته بەس ئەو قسە لەگات تۆ هیچ ناوێ نا هرچی لو ده كما داره هيف سمديت يا ئەی هەر تەمەندرێژ بیشەڵا کاک یوسف گیان حتى شقاوة 69 سالم بس 69 ساڵێ بس نانا تازه بوده لای خۆمان ئاوا لە 69 ساڵی و لە 6 ساڵیاڵە تاوا پیر بووم چه داره پیر بوده ئەوە نییە تۆژەڵی بەسە تەوا نموت و بادرێژ پیر نەبێ بوده يعني تو من پیدا مکن ئێدە باشە او ڕاستە تازه رش دکنی و ابره سواری کاک یوسف گیان وەڵامی پرسیارەکەتان نەیامەوە کام والله ئاژەڵە لا ڕۆژان شمشمه کوری شیش کم شەمشەمە تربیه کوێرە ئەگەر من بڵێم بیگۆڕە نایگورم شەمشەمە کوێرە سەگەدە ئەوە نییە نایگورم او سایم دیناسم ناکم زرافه چه قبولم براية بقوم بيشتغل الله انا ما نايقور كنا قاعد يوسف نایگورم يا بلقصه خود اجمع نابدو كنا قاعد يوسف اما موضوع قدرها اما موضوع ايه هل بجارنو نا برسيارة بخواي عفتبري زرافين عالم بخواي اخر في ما خوش بمنا خان نا خلاص عالم بخواي سؤالي ديش بكا والله زوجو ساقط بو اگر هر باقوب ينازع منه كودبي كاك يوسف فرقي هي لقل تمواوي او كساني كمن شاو بيك وتم لقلا كله هميان بي خوشة والله ما كا بزانن
ببنە خاوەن نا خەڵات نا زۆر دە باشە من هەر خەڵاتەکە پێ دەڵام شەمشەمە کۆران گۆر وەبرن وەڵا شەمشەمە کۆرە نییە ئەوە دەزانیت چیە؟ بەڵێ ئەرۆڵە شتی خۆشی بیرکەوتەوە گوتیە کابراکە بوو لە کن مەکتەبی من لە دوکانی دانا گوتی لە خۆم بێم لێرە شێ پرێشم گوتم فەرموو لە خۆت ڕۆژە کلیلەکەمدایە گوتم مامەلە سێ تووتری دانا بوو تووتی لەپرۆش تووتی بەڵێ کابراەکەات گوتی یارە دەروێش گوتی ها گوتی ئەو تووتنەی چێن دەرە ئەوەی چێن دەرە ئەوەی چێن دەرە گوتی وەڵاوە یا منتقەی بتوێنیە بەڵێ ئەوەش ئی لای سەرەوەیە ئەوەشی منتقە هەروە برەیە کابراش هەیەکی زغارەی کرد فوی کرد و ئەوەی کە گوتی دەروێش هەروە برێ لە چێن دەرە گوتی پەک و ئەتو نەزانی خەڵکی ئەو ناوێ وەڵڵای پێت نابێم وەڵامیش ڕاوەستان پاش بدەتەچی کابرا زغارەکەی چشە گوتی چیلۆیەکم دێ لەوەی لە هەروە برێ لێ هەروە ڕۆیشت ئەمیش گوتم دەروێش گوتی ها گوتم هەروە برێ لە چێن دەرە کۆرە گوتی ئەم سوانەوە قسەر قورتەی گوتمە لە خۆدووە برێ هەروە برێ بەزان گۆشار برێ زەڕابێ قەت ناڵێ قەت نایگۆڕ خۆشە ببیتە خاوەن خەڵات ناکەم یەکی دی یەکێکی دی لێ بپرسم باشە هەر ئاین عادی حیواناتی ئەمە باشە پرسیارێکی تر کام ئاژەڵە دەنگی نییە ئەوانە پێدەچیت دەڵغێن لە زەرافەیدا بێ ئەوە هەر زەرافەیە اختیارەکەمە ئەوانە ئەو فەریقە بە زەرافە ئەمڕۆ پرسیارەکەمە هەمووی دەربارەی زەرافەیە وەڵا ئەزۆ لە برێ زۆر برێ بە خۆت ئەمە بە زەرافە دەچێت نا ماشەڵڵا ئەڵێ گوڵی کا یوسف چاکڵین ملماوە دەدرێژە بەس دەمدەت خوددا چێن دەریەوە زەرافە عینە هەیە مادەم زرابی داوە مەمدوو عادی دەست حیوانات خۆش وەڵامەکە ڕاستە دەستە خۆش بێ بۆ تۆ قسەی خۆشمان بۆ ناکەیوە کاک یوسف ئەمە قسە خۆشەکەی ناودانە عادی چی هەتانە خۆلی ناگەڕێت کەس قسان یاخوا تەمەند درێژ بە قسەکانی زۆر خۆشەوە دایم ئەوە گاڵتە سوابەتان بۆکە دەی تەمەند درێژ بنی شەڵا دایم ئا بە خۆشی و بە قسەی خۆش و بە پێکەنینەوە دابنیشن سوال دمە سوالم زۆرە دەبکەدا باشە پرسیارێکی ترێ لێ یەکەم بزانام لەگەڵ وەرزشی و ئەکتەر و ئەوانەیە باشی کاک یوسف دەگەچە لەگەڵ یاریزانان و ئەکتەر و من تۆ ناڵێ پرسیارم لێکە بۆ هەر پرسیارێ ئەگەر لێکم تۆپانێ و حواڵەوانێکی ریاضەبی ئەو عاملی اختصاصم نەوعیدیە ئەوە ئەی باشە پرسیارەکەمان ئاسانە یاریزانی لەش جوانی و ئەکتەرێکی ناودار بوو لە ساڵی 1970 هەتا 1990 ئارنۆڵ یان هەرقەلە ئارنۆڵ تاو دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتەکە چێ بەسەر چاو خەڵاتمان بنێ بۆ کاک یوسف و برادەرانی فەرمونون ئەوە چێ فەرمو بۆ کاک یوسف ئەوەش بۆ ئەو کاکەیە زۆر سپاس بۆ خۆتان ئەوە دەچنە فامیلی باربەر ئەم ساڵۆن لەسەرەوەیە دیارێکتان ئێنێ باشە؟ وەڵا خۆش دەتوانین بچی حەلاقیشە و ساڵۆنیشە و ئەتوانین بچی قشت چاکەی ژنەکەی مناگەنەیە بە سەفتە پارەی بدێ عەزیل هەدیۆ بەدێ وەڵا بڵێ ئەوە هەدیەم بۆ بردویتێتەوە دڵی خۆش بمانەوە ئێستا ڕۆژی داوانێ ئەو هەدیەی بەرێ وا دڵی خۆش بێ قوربان سوئال دی بکە تەواو شتێکی خۆشمان پێشکەش گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ نا لە خزمەتتان کاک یوسفگیان زۆر خۆشحاڵ ئەوە نایەکی ئادی مەطعەم دەوێت لێ ناگەڕێنانەکەی بخۆ کاتی تێکساس چکنمان پێ نەماوە بەداخەوە کات پێمان نەماوە کاک یوسف تۆ هەڵێ هەرڵی بازارتان تا کارتم پێ نەماوە لە ئێوارە و لێرە دەمادەم هەموو غەڵەتم ئەوانی دینە بەرنامەی مایکە سوورەکە ماشەڵڵا بینەری تایبەتی خۆی هەیە بڕواکەی خەڵک لەبەر یەک ڕسمگرتن لەبەر یەک چاوپێکوتن یەک گۆلامان ناوخۆیە کەناڵی دیمەن زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریتان تو خدا ئێستا بەرەو خەلاس بوون دەڕۆی لەو بەرنامەیە حەز دەکەی شتێکی بخۆ زۆر سپاس دەکەم دەست و چاو خۆش بێ دەوەرن ماریفەتەکەتان هەموو دنیای بۆ ئێمە زۆر سپاستان دەکەم خۆشحاڵ بووم زۆر سپاس دەستان خۆش ناوەڵا زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش بێ کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس